لەم دەبەرە کە من ئەزانم کارکردن لەم دەبەرە چەند قورسە، حزبایەتیکردن لەم دەبەرە چەند قورسە، بەڵام ئێوە سەر بەرزانە، وێرانە، چاو نەترسانە، توانی وتانە ئەم دەبەرە سەوز پۆشکەن بە ڕۆحیەتی خۆتان، بە تێکۆشانی خۆتان، بە خۆشەویستی خۆتان، بۆ حزبەکەی خۆتان، بۆ حزبەکەی هەڤاڵ مامجەلال، بۆ ڕێبازە پیرۆزەکەی هەڤاڵ مامجەلال. بەڵام هەڤاڵان ئێمە بەرەو هەڵبژاردنە ئەڕۆین. دوانزەی مانگ، دوانزەی پێنج هەڵبژاردنێکی چارەنووساز لە بەردەممان نایە. لەم هەڵبژاردنە پێویستە یەکە بە یەکەی ئێمە، یەکە بە یەکەی ئێمە کە لێرەین و لە هەموو شوێنەکانی کوردستانین پشتیوانی فعلی لیستەکەی خۆمان بکەین، ماڵ بە ماڵ بگەڕین بۆ سەرخستنەکەی یەکێتی نیشتیمانی کوردستانەکەمان، ماڵ بە ماڵ بگەڕین بۆ ئاشکردنەوەی ئەو کادر و لایەنگر و دڵسۆزانەی یەکێتی نیشتیمانی کوردستان کە ڕەنگ بێت لەبەر هەر هۆکارێک بوو بێ لە یەکێتی عاجز بوو بێ یان لە یەکێتی دوور کەوت بێتەوە. من ئەزانم ئێوە چەند ماندوو بوونە، من ئەزانم ئەم کۆمیتەیە چەند ماندوو بووە و تاکو ئێستا چیتان کردووە، بەڵام داواتان لێ ئەەکەم بەردەوام بن لە ئێستەوە تاکو ڕۆژی هەڵبژاردن، تاکو دوانزەی پێنج بۆ ئەوەی دوانزەی پێنج سەرکەوتنێکی مێژووی تۆمارکەین، سەرکەوتنێکی گرنگ تۆمارکەین بۆ یەکێتیەکەمان، بۆ یەکێتیەکەتان، بۆ یەکێتیەکەی هەڤاڵ مامجەلال، بۆ کوردستانەکەمان. چکن ئەم هەڵبژاردنە بۆ عێراقە، ئەم هەڵبژاردنە بۆ دەستنیشانکردنی نوێنەرانی کۆمەڵانی خەڵکی کوردستانە لە پەرلەمانی عێراق. ئەم هەڵبژاردنە بۆ ئەوە نییە بین کێشەکانی ناوخۆی کوردستان باسکەین، ئەم هەڵبژاردنە بۆ ئەوە نییە گرژی و ئاڵۆزی لە ناوخۆی خۆمان دروستکەینەوە. ئەم هەڵبژاردنە بۆ ئەوەیە تیمێکی بەهێزی یەکێتیانە بنێرین بۆ بەغا تاکو لە بەغداوە کێشەکانی کوردستان چارەسەر بکەن. هەڤاڵان گلەیەکانتانم پێگەیشتووە، گلەیەکانی خەڵکی ئەم دەبەرەشم پێگەیشتووە، بەڵام بەشێکی زۆری کێشەکانی ئەم دەبەرە و بەشێکی کێشەکانی زۆری کوردستان لە هەولێر چارەسەر ناکرێ، لە بەغدایە چارەسەرەکرێ. بۆیە پێویستە ئێمە ئەم خوشک و بەڕێزانە پشتیوانیان بین، بیان نێرینە بەغا بە پشتیوانی ئێوە، بە متمانەی ئێوە تاکو لە بەغداوە شەڕی دەستورمان بۆ بکەن، لە بەغداوە شەڕی یاسامان بۆ بکەن، لە بەغداوە شەڕ بکەن تاکو موچە و بوجە و گوزەرانی کۆمەڵانی خەڵکی کوردستان باشکەن، لە بەغداوە وا بکەن هەلی کار لە کوردستان زیاد بکەن، لە بەغداوە وا بکەن ماف و ئیمتیازەکانی کەس و کاری سەربەرزی شەهیدان دابین بکەن، لە بەغداوە شەڕ بکەن بۆ دابینکردنی ماف و ئیمتیازی زیندانیانی سیاسی و تێکۆشەرە دێرینەکانمان. بۆیە تەنها لە ڕێگای ناردنی تیمێکی بەهێزەوە بۆ بەغدا ئێمە ئەتوانین کێشەکانی هەرێمی کوردستان چارەسەر بکەین. هەڤاڵ مامجەلال ڕۆیایەکی هەبوو، دیدگایەکی هەبوو بۆ کوردستانێکی بەهێز لە چوارچێوەی عێراقێکی دیموکراتی فێدراڵ. ئەم هەڤاڵانە کە ئەچن بۆ بەغا، ئەچن ئەو ڕێبازە پەرە بە ئەو ڕێبازە بن، بەردەوامە بن لەسەر ئەو ڕێبازە، درێژە پێدەری ڕێبازەکەی هەڤاڵ مامجەلالە بن، بە پشتیوانی ئێوە، بە دەنگی ئێوە، تەوافقی سیاسی، تەوافقی نیشتیمانی، ئارامی و سەقامگیری، ئاشتی و دیموکراسی، ئەمانە ڕێبازە دروستەکەی مامجەلال بوون. ئەم ڕێبازە دروستە بۆ ئێرە سوودمەند دەبێ، بۆ کوردستان سوودمەند دەبێ. ئێمە لە ئاشتیە گەشە ئەەکەین هەڤاڵینە، ئێمە لە سەقامگیریە گەشە ئەەکەین هەڤاڵینە، و یەکێتیە کە لە باشترین پێگەی هەیە بۆ ئەوەی بتوانێت شەڕی دیموکراسی بکات لە بەغدا. چکن یەکێتی لە کوردستان شەڕی دیموکراسی کردووە، یەکێتی باشترین پێگەی هەیە تاکو لە بەغدا شەڕی ئازادی بکە. چکن یەکێتی بووە لە کوردستان شەڕی ئازادی کردووە، یەکێتی باشترین پێگەی هەیە تاکو شەڕی تەوافقی سیاسی و نیشتیمانی بکات لە بەغا. چکن یەکێتی بووە لە کوردستان هەوڵی داوە نێوماڵی کورد ڕێکخا، یەکێتی بووە کە تەنها بۆ یەکێتیەکان نەبووە، بەڵکو بۆ هەموو کۆمەڵانی خەڵکی کوردستان خەباتی کردووە، بەڵکو بۆ هەموو کۆمەڵانی خەڵکی کوردستان شەڕی کردووە، بەڵکو بۆ هەموو کۆمەڵانی خەڵکی کوردستان خزمەتگوزاری گەیاندووە.
بۆیە هەر یەکێتیە بێ لە بەغاوە بۆ ئەم جارەش وەکو ڕابردوو چۆن خەباتی کردووە بۆ کۆمەڵانی خەڵکی کوردستان لە ئایندەش هەر یەکێتیە بێ کە خەباتەکە بۆ کۆمەڵانی خەڵکی کوردستان بۆیە داواتان لێ یەکەم ئەم جۆش و خۆشەی ئێستتان ئەم وەرە بەرزەی ئێستتان ئەم معنەویاتە دڵخۆشکەرەی ئێستتان بەردەوام بێ زیادی بکەن شەو و ڕۆژ بخەنە سەر یەک تاکو 12:05 سەرکەوتنێکی دیکە سەرکەوتنێکی گرنگ تۆمارکەن لە مێژووی گەلەکەمان لە مێژووی حزبەکەمان لە پێناوی حزبەکەمان لە پێناوی گەلەکەمان لە پێناوی یەکێتی نیشتیمانی کوردستان یەکەمان تاکو سەری مام جەلال بەرزکەینەوە تاکو بەرزکەینەوە هەر شاد و هەر سەربەرز و هەر سەرکەوتوو بن بژی یەکێتی نیشتیمانی کوردستان